بەناوی خودای بەخشندەی میهرەبان، ملیارەها ملیار حەمد و سەنا و سوپاس و ستایش بۆ ذاتی پاچی ئەڵڵاه کە خاوەنی هەموو ناز و نەعمەتەکانە. درود و سەڵات و سەلام بڕژێ بەسەر جانی پاچی پێشەوامان، نوری چاو تاجی سەرمان محەممەد الموستەفا صلی الله عليه وسلم، و لەسەر یار و یاوەرانی و لەسەر شوێنکەوتوانی تا ڕۆژی دوایی. السلام علیکم ورحمة الله وبركاته. خۆشەویستانم ئازیزانم، خۆشحاڵم ئەم جارش لە بەرنامەکەی خۆتان ڕێگای گەیشتن بە خزمەت ئێوەی ئازیز و خۆشەویست شاد بڵێن. ئێستا دێنە سەر بابەتێکی زۆر گرنگ، یەکێک لە دژمنە هەرە سەرەکیەکانی ئێمە کە بگەین بەخوا بەڕووسپێتی، کە قەڵبمان لە مەقاماتی عبودیەتدا بەهرەمەند ببێ، ئەویش شەیتانە. بەڕاستی شەیتان دژمنێکی سەرسەختی ئێمەیە. ئەم شەیتانە چۆن نەفسمان لێ ناگەڕێ ئەگە تەزکیەی نەکەین، ئەگە پەروەردەی نەکەین، ئەگە پاچی نەکەینەوە لێ ناگەڕێ ئەم قەلبە بەرەو خوا بچی. عینەن شەیتانیش لێ ناگەڕێ ئینسان بەڕاستی بەهرەمەند بێ لە ناو ناز و نەعمەتەکانی خوای گەورەدا، بەڕاستی بگات بە لیقای خوا بەڕوێشی سپیدا. هەموو غەمی ئەو شەیتانە ئەوەیە کە ئێمە لەسەر ڕێلا بدا و تووشی جەهەنەم و غەزەبی خوای گەورەمان بکات. لەبۆیە ئێمە لە حەقیقەتی شەیتان بگەین و لە حەقیقەتی دژمنکاریەکەشی بگەین، لە کەنجینەوە ئیعلانی ئەو دژمنکاریەی کردووە و چۆن خوای گەورە وەسفی ئەم دژمنکاریە دەکا و ڕێگەکانی خوتواتەکانی شەیتان چین کە ئێمە پێ هەردەخەرەتێنی هەم لە کاتی خراپەدا و هەم لە کاتی چاکەکردنیشدا کە لێ ناگەڕێ ئەو چاکە بکەین کە خوا پێی خۆشە. و ئەم ڕێگایانە چین کە ئێمە دوور ئەکەوینەوە و ئەپارێزرێن لە کەید و فێڵ و حیلەکانی شەیتانی بە ئیزنی ئەڵڵای. ئەوە بە چەند حەڵقەیەک لە خزمەت ئێوەی ئازیز و خۆشەویستدا دەبم. طبعا بدایەتی شەیتان لەگەر مەلائیکەتەکان، تاوان شەیتان معلومی زەنابتانە گەورەی جنەکانە، یەکێکە لە گەورەکانی جن، واروە لە ئاگریش دروست کراوە. هەروەکو خوای گەورە لە سوورەتی کەهەف بە خۆی دەفەرمووتن خەلەقتەنی من نار، کاتێک کە پێی دەڵێ خوای ڕەب العالەمین ئێستا دێنە سەرێ دەرێ ئەوە لەبەر چێ سوزداد نەبرد؟ ئەی شەیتان کاتێک کە ئەمرم پێ کردی سوزدەل و ئادەمی ببەی، گوتی ئەنا خەیر منه خەلەقتەنی من نار وخەلەقتەه من طین. دەڵێن بە قسەی هەموو زانایانیش ئەوانەی کە لە ئاگر دروست کراون شەیاطینەکانن، جنەکانن، عەفوەن جندا لە ئاگر دروست کراوە، مەلائیکەت لە نور دروست کراوە، ئینسانیش لە قوڕ دروست کراوە. کەواتە شەیتان پێشەوەی ببێتە شەیتان، پێشەوەی لەعنەتی لێ بکرێ، یەکێک لە عابیدەکان بووە، لە عابیدە هەرە چاکەکانی خودای گەورە بووە، لە مەلەکوتی خوای گەورە لەگەر مەلائیکەتەکاندا عیبادەتی کردووە. ئەو کاتی خوای گەورە بە مەلائیکەتەکان دەفەرمووتن وإذ قال ربك للملائكة إني جاعل في الأرض خليفة. خوای گەورە ئەفەرمی ئەی مەلائیکەتینە بەڕاستی من دەمەوێ خەلیفەیەک لەسەر زەوی دروست کەم. دا خەلیفە بە دوو معنایان دێ، بە معنای یەکەم جێنشینێکی خوای گەورە لەسەر زەوی کە حکم و فەرمانی خوای گەورە جێبەجێ بکە، یاخود خەلیفە ئەوە یەخلف بعضهم بعضا، یعنی نەوە لە دوونەوە یەکتری بەجێ دێڵن و زیاد دەکەن. خوای گەورە فەرمووی من دەمەوێ خەلیفەیەک لەسەر زەوی دروست کەم. قالوا مەلائیکەتەکان پێیان گوت أتجعل فيها من يفسد فيها ويسفك الدماء ونحن نسبح بحمدك ونقدس لك. تانيا إلهنا تو كسانك دادني كوا أوانا فسادي بكنو وخوين بريجن لكاتك إما بندايتي تو أكين بو بري إخلاصي أو بري دلسوزي وحمد وسنا وسباس وشكرانا شدكين ببر دوام.
خۆی گەورە فەرمووی ئینی ئەعلەم ما لا تعلمون ئەوەی من دەزانم ئێوە نایزانن. من خۆی گەورە حەزرەتی ئادەمی دروست کرد. ممکنە پرسیارێک بە ئەوە جواب بدەینەوە، ممکنە پرسیارێک بێتە ناو دڵمان، باشە مەلائیکەتەکان چۆنیان زانی نەوەی ئادەم ئەوها دەکەن، ئەوە فەساد لەسەر زەوی دروست دەکەن، خوێنی بە نەحەق دەڕێژین، چۆنیان زانیم؟ عولەما لێرە زۆر قسەیان لە بابەت کرد. دوو قسەی کورد دەیمەوە. یەکەمین احتیمالە خوای گەورە بۆ خۆی پاش ئەوەی کە گوتی من جێنشینێک دروست دەکەم و خەلیفەیەک دروست دەکەم، ئەوسافی ئەو خەلیفەشی دابیتە مەلائیکەتەکان، هەموو شێوە و شکڵ و ژیان و گوزەرانیان هەمووی پێیگوتبوون لێ ئەوان ئەو اعتیرازەیان گرتبی کە خوای گەورە ئەوانە چ کەسانێکن مادەم ئاوا بکەن چۆ دروستیان دەکەین. یاخود هەندێک زانای تر دەفەرمون، هەندێک لە ئەوانەی کە ڕافەی قورئان دەکەن، پێش ئینسان مەخلوقاتێکی تر هەبوونە، بەڵام چ شکل و شێوە بوون هەرخوا دەزانی. خوای گەورە ئەوانی دروست کردووە، ئەوان پاش ماوەیەکی کە عینەن فەسادیان دروست کردووە و هەروەها خوێنیان ڕێشتووە، خوای گەورە هەر هەمووانی لەناو بردووە. جا ئەوان بە قیاسی پێش ئینسان ئەو شتیان گوتیتە خوای یا رب العالمین چۆن کەسانێک دروست دەکەی کە ئاوا بکەن، بەڵام خوای گەورە ئەو زارە دەفەرمی ئینی ئەعلەم ما لا تعلمون، ئەوەی من دەزانم ئێوە نازانن. میم خوای گەورە حەزرەتی ئادەمی دروست کرد. پاش ئەوەی کە حەزرەتی ئادەمی دروست کرد، خوای گەورە ویستی وابوو کە گەورەی ئادەم، کە علم و زانستی ئادەم، کە شکۆ و گەورەی ئادەم لۆ هەموو مەلائیکەتەکان سابت بکە. لۆی گوتیە مەلائیکەتەکان ئەی مەلائیکەتینە، ناوی ئەو شتانم پێ بڵێن کە لە دەورا و پشتی خۆتانە. ئەوان گوتیان فەرمویان یا ربنا والله لا علم لنا إلا ما علمتنا، ئەمە نازانین مەگەر ئەتوو فێرمان بکەی. اینجا خوای گەورە فەرمووی یا ئادەم و ئەنبئهم بئەسمائهم، ئەی ئادەم تۆ وەرە ببە مامۆستای مەلائیکەتەکان هەموو ناوی ئەو شتانیان کە پێ بڵێ کە ئەتوو دەزانی. ئەوە بوو ئادەم ناوی هەر هەموو شتەکانی پێگوتن. جای ئەو شتانە چیە؟ هەرخوا بەخۆی دەزانیتن چیە. میم ئادەم ئەلێرە خوای گەورە ئەوەندە گەورەی کرد لە پێشایی مەلائیکەتەکان، کردینی بە مامۆستای هەموو مەلائیکەتەکان. پاش ئەوەی کە خوای گەورە شکۆ و گەورەی و زانستی ئادەمی دەرخست لەسەر هەموو مەلائیکەتەکان، ئینجا بە هەموو مەلائیکەتەکانی گوت دەی ئێوە ئێستا سوزدە بۆ ئادەمی ببن. وإذ قلنا للملائكة اسجدوا لآدم، طبعا هەرچی مەلائیکەت بوو فسجد الملائكة كلهم أجمعون. خوای گەورە دەفەرمی هەرچی مەلائیکەت بوو هەر هەموو سوزدەیان لە بۆ خدای رب العالمین برد، تەنها ئیبلیس نەبێ سبحان الله، تەنها ئیبلیسی جن نەبێ سبحان الله سوزدەی نەبرد. وإذ قلنا للملائكة اسجدوا لآدم فسجدوا إلا إبليس أبى واستكبر وكان من الكافرين. ألير إبليس شيطان براستي أبى، يعني فرماني خواهي قبر رد كردوا كسجدي تحية وريز وحرمت لبو آدم ببن، وباشان استكبر، يعني براستي بي عزبو بي تكبربو شون أمن سجد بو آدم ببن. ألير خواهي قبر روي لها إبليس كردو فرموي ما منعك ألا تسجد إذ أمرتك، أو سواي لي كردوي ما نعبي لسجدك كمن أمر بي كردوي، ما دام أمري منا تهود بي بجيم بكي راستا روغي سجدي ملائكة كان آدم بوا، بلام أمرك أمري خواي قبر بوا، خوا أمري كردوا كأدبي أيوة سجدة بو آدم ببن. شون إيما إسا خوا أما روغي إيما كسجدة دبين كعبانيا قبلانيا يخو سوزة لبو كعبة وقبلة نابين، سوزة بو خواء بين، بلان بأمري خواي كدبي رومان لكعبة بكين. أواني شهر هميان بأمري خواي سوزة ينبرد، بلان مروقة كيان عزرتي آدم بو. ألير الشيطان سبحان الله فرموي الشيطان قوتي أنا خير منه، أمن لوي باشترم، أمن لوي باشترم، زانا أو نفسي أو تكبري. خوي زور زور لآدم بي قورتلو، زور زور زيركتلو، زور بي مهمتر بو. قلتي آدم شيطان قلتي أنا خير منه خلقتني من نار وخلقته من طين. أمن لوي باشترم، أمن لوي تساكترم،
من لە ئاگر دروست کردووە ئەویش لە خۆڵ دروست کردووە ئاگر دائیمەن بەرەو بەرزی دەڕوە عادەتەن کە ئاگری پێ دەکەی خۆ ئاوا خامۆش نابێ برن دەبی ئاگر بەرەو ئاسمان دەڕواتن وەنیە بەڵام خۆڵ کە دای دەنێ بەرەو زەوی دەچی یعنی ئەو قیاسە فاسیدەی کرد کە من مادەم لە ئاگرم ئاگر لە خۆڵ بەرزترە و گەورەترە و چاکترە ئەوش لە خۆڵە کەواتە من چاکترم ئەنا خەیر منه ئەو سبحان الله ئەو ئەنایە یعنی ئێمەی وێران کردووە ئەو ئەنایە کە ئەهلی عرفان دەفەرمووین ئەو ئەنایە ئەو ئەنایە هەر کاتێک ئینسان گوتی ئەنا دەبێ ئەعوذ بالله من ئەنا خۆم دەپارێزم لە خوا لە ئەنا کە گوتت ئەنا ئەنایەکی شەیطانی لێ دروست دەبی ئەنایەکی ئیستیکباری لێ دروست دەبی ئازیزانم زۆر ئاگامان لە ئەنا ئەنای بیت زۆر ئەوزە خی گەورە تەبان کە پاش ئەوەی کە مجادلەی لەگە خی گەورەی کرد ڕەدی ئەمری خی گەورە داوە پاساوی هیناوە بە تەکەبر و بە خەیریەت خی گەورە فەرمی فەخڕوج منها خی گەورە فەرمی قال فەخڕوج منها فإنك رجيم وأن عليك لعنتي إلى يوم الدين خی گەورە پێی گوت بڕۆ دەرێ لە بەهەشت بڕۆ دەرێ لە مەلەکوتی ئاسمان فإنك رجيم أتو لعنت لك كراوي أتو زنش كراوي وهروها در كراوي لرحمتي خواهي قورة وإن عليك لعنتي إلى يوم الدين ولعنته غضبي من الشلبي حتى روجي دواي طبعا أدير الشيطان دواعي لخواهي قورة قال ربي أنظرني إلى يوم يبعثون خوايا بمهيلوا بقوري خود بمهيلوا حتى روجي قيامة حزم ليه بجي عمرم تمنم أو انددرج بي حتى روجي قيامة بمنهم قال إنك من المنظرين خواهي قورا بي فرمو أتو يتشي لواني كوال حتى روجي قيامة روح الناششي ودجميني سبحان الله كزاني إتر خواهي قورا برياري لسداو خواهي قورا دسا برياري خوي بشيمان نابتوا كتمني دريج لك حتى روجي قيامة أو زفرمي قال فبعزتك لأغوينهم أجمعين إلا عبادك منهم المخلصين فرمي خواي بعزتي تو أو زا همو بندكان اللصر إلى دبر همو نوي أو آدمي كيخلف بعضهم بعضا كتزيل بزيل يكتري بزيدلي أبي هريان بخرتين تنها بند مخلص كان النبي تنها بند باك كون بيقرد كان النبي أدرا هەندێک خۆتەی خۆشی ئاشکرا کرد لە کاتی حیوارەکەیدا لەگەڵ خوای رب العالمین شەیتان گوتی لأقعدن لهم صراطك المستقيم أي خدايا أبي بعزتي تو كهميان لسري لا دبن تون فقلتي لسري راسيان بودادا نشم صراطك المستقيم كواتا أو رياني كخوارو خيسو لارن شيطان إشي فينيا أصلا كاريشي فينا كخلق كوا ريك برو جهنم دروا لسر أمر خوار وخيز كلاري بو جهنم دروا مجيبناك خوي بيمانديك خوي هلاك بلام أويل صراط المستقيمة دي أو مشغولي أوانا دبيت لكواتب بابا سالك بري عزيزم خشي بريزم أي أو كسي بريار الدعوة دز بيبكي وبسي بتخزمة خواو درزي قرب وإحسان ورقري بزانا حتى دقيت زي أو شيطان زور أزيت الددا زور نارحت لدكا زور كمين اللو دادا نيتو زور في روحي لدكا زور بلان اللو ريك ديخي كواءتو سار كاتوا بزانا قلتي سي قلتي لأقعدن لهم صراطك المستقيم خوايا لريك راسيان بودا أنيشم أو زارا لآتينهم من بين أيديهم ومن خلفهم وعن أيمانهم وعن شمائلهم ولا تجد أكثرهم شاكرين فرمي يا رب العالمين أمن سيدكم لا بيش ولا بوياندم وعن خلفهم لا بيش توج لبوياندم لا راستشيان بودم لا يتسبشيان بودم وان كم زور بين شكراني نازو نعمتي تونك سبحان الله إنسان شش حركية راسو تسوب وبيش وباش بلام سرو خوار ماوه بو دوورەیە ناتوانانی ڕێ لێ بگری ئەو تەنها شەیتان لە چوار ئیتیزاه لە بۆ دێ لە پێش و لە دواوە لە ڕاست و لە چەپ بەڵام لە سەر و خوار ناتوانانی بێ کەواتە تۆ هەرچا هەتا لە دوعا و نزا و پارانەوە و
مەدەد و یارمەتی لە خوا وەرگری و هەتا لە سوزدە و لە ئینکیسار و لە نیویتیدابی شەیتان ناتوانانی زەفەرت پێ بباتن. جا بۆیە ئەلێرە خوای گەورە ئێمەی ئاگادار کردەوە، ئێمەی ئاگادار کردەوە کە بەڕاستی ئاگاتان لە خۆبی فەرمی ئینە شەیطانە لەکم عەدوو فاتەخیدوه عەدووە. ئەلێرە کە ئاشکرابوو شەیطان بەڕاستی بەتەمای چییە و دەیەوێت چمان لێ بکە، ئەلێرە خوای گەورە مسلمانانی ئاگادار کردەوە، ئەهلی زەوی و مرۆڤایەتی ئاگادار کردەوە کە ئینە شەیطانە لەکم عەدوو فاتەخیدوه عەدووە. شەیطان دژمنی سەختی ئێوەش بە دژمنی خۆتانی بزانن. لایەتێکی تردا دەفەرمی ولا تتبعوا خطوات الشەیطان إنه لكم عدو مبين. دەفەرمی نەکەن بە خوتواتەکانی شەیطان هەر بخەرێتێن و بەدوای بکەون و بەجێی خوتواتەکانی بکەن، چونکە بەڕاستی شەیطان دژمنێکی ئاشکرای ئێوەیە. سبحان الله. ئەم ئاەتە لا تتبعوا خطوات الشەیطان خوا 4 جار لە قورئان باسی کردووە، 2 جار لە سوورەتی بەقەرە، جارێک لە سوورەتی ئەنعام، جارێکی لە سوورەتی نور. هەر جاری خوای گەورە هەر 4 جاری ئەفەرمی لا تتبعوا خطوات الشەیطان، نەکەن بە دوای خوتوەکان و پیلانەکان و بەرنامەکانی شەیطان بکەون، چونکە بەڕاستی ئەگەر بە دوای بکەون ئەوە ئێوە بە هیلاک دەچین، چونکە شەیطان دۆستی ئێوە نییە، بەڵکو شەیطان دژمنێکی سەرسەختی ئێوەیە. دەبا بزانن شەیطان چمان لێ ئەکە، بەتەمای چییە؟ ئینشاءڵڵا لە دەرسی داهاتوو بە خزمەتتان دەگەمەوە. وەسەلام عەلەیکم وەڕەحمەت الله وبەرەکاتوه. oh